وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. لە دیبەیتکە لە پێشووترە من ئاماژەم بەوە کرد کە تەنیا جەریانێک لە دنیای ئێمڕۆ ئەتوانێ خەڵکە زۆر و بۆر بێرێتە خیابان حاکمیەتە. وەوتم لەگرا اتفاقێک کەوتگە ڕووداوێک دەسی پێ کردگە کە بۆ نەزامە سۆڵتە خوێندنەوەی ممکن نەبوو. ئەویش حزور و زهور و دەرکەوتنە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ. باسمان لەوە کرد و ئاشکارا بەرامبەر بە دەوڵەتە ئێرانی وتمان هێزە زۆر و بۆرە خەڵکی مێرە خیابان، بیری تێخیابان وەکو شمشێرە دوودەم لە بەرامبەر تا بەکاری ئەوەی. ئێستا من گەرەکمەم قسانەی کە کردم بیکەمە زوانێک کە لە یەکتری تێبگەین و سەوار بەر تەحلیل ئەوزاع و خەبەرگەلێک کە ئەمڕۆ هات کەسە دەرۆ بیکەین. مهمترین خەبەر ئەمەسە کچە لڕەکەی لە ڕستان وا لە تارانە دزیان و کوشتیان، کچە 17 ساڵەکە. وا ڕەوایەتی نییە، وا چیرۆکی زندگی نییە، وا کەس باسی ناکات و نایهۆنێتەوە. ئەم کچەیان ئەمڕۆ کرد بەوەی کە 8 کارگەر دزیویانە و تەجاوزیان پێ کردووە و کوشتویانە. ئەمە دوای حکومەکانە یەک لە دوای یەکە عەلی خامنەئی و کەدای. و لە کنار ئەمە من وتم قمارێکی گەورەیان کرد و ئەم بازیە ڕیسکی فرە لەسەر بوو. ئێستا بۆ خاتری ئەوەی لەمە تێبگەین ئەڕۆینە سەرە باسکردن تەحلیلکردن ئەم فەزا کەواینە ناویە، چۆن خەڵکی و دەرئەکەفێ، چۆن خەڵکی متعەین ئەوێ و بۆ دەوڵەتە ئێرانی کاری تەواو بووگە بەدەستە ئێمە نابوود ئەوێ و نابوودی ئەکەین. بۆ خاتری ئەمە من ئێشەی لەگەڵە ئەقڵە سەلیما بەرخوردکەم. بزانن ئەوەی کە ئێستا لە ناوە خیابانە خەڵک ئێژێ ئینقلابە و بەرد ئەهاوێژن چه اتفاقێگە کەفێ یەک اتفاقە کەفێ لە پیرەژنە ناوە ماڵ تا ئەو ژنەی خەریکە نینۆکەکانی بوو، ترسی لەوە بوو چرچێ بکەوێتە لای چاوی، تا ئەو پیاوەی تەمامە بیر و فکری بەلای پوڵ دەرهاوردن و کڵاوبەرداری و یا ژیانێکی ئاسایی بوو. ئەمڕۆ سرنجی بۆ شتێ ڕاکشاوە. سوالەکە لە خۆی داخم ئەشێوێ، داخم ناشێوێ، داخم بەرەو ئینقلاب ئەڕۆین، داخم نجاتمان ئەوێ، داخم نجاتمان ناوێ. ئەم پرسیارە یەک فەزا دروزەکە، ورد و درس دەرگیرە ئەم فەزاەکە. ئیستا وەختێک کە تۆ تا دوێکە بۆ خەڵک قسەت ئەکرد خەڵک گوێی نەئەگرت. ئیمڕۆ خەڵک مۆبایلەکەی هابەدەسی و کاناڵە تەلەڤیزیۆنی هابەدەسی و شەبەکە گەلم ماهوارەی سەر و خوار ئەکا بزانێ چه خەبەرە، ئەڕۆخێ یا ناڕۆخێ، ئینقلاب ئەبێ یا ئینقلاب نابێ. بۆیە ئەبێت بە گێسکەکەی هەیە سەخاز، تاوێ چاخەوێ تاوێ لەڕەوێ، ئەبێت بە مەزەخەی بنزینخانە، جارێ گەش ئەبێ جارێ سفرە بێ. ئەم جەوە ئەم فەزایەکە کە ئێمە گەلێکە تا دوێکە خەڵک حەزی بە فشقیاتە کرد و گوێی لە ئینتەرتەیمنتە گرت و خۆی لە حەڵەقاتە تەلەڤیزیۆنی و سریاڵ ئەدا، بەلای و مهم نەبوو گوێی تێژ بوێتەوە بە بیانوویە ئەم خەبەرە. ئێمە ئەم ئینسانە دانێنە سەرە پێگەی خۆی، قسە گەلێ بشنەفێت، بەراورد گەلێ بشنەفێت کە ئەم ئینسانە یەک تەک 2 هەنگاو 3 هەنگاو لەوەی کەواتیایە بگۆڕێت. بۆ خاتری ئەمە ئێمە دیمان ئەم فەزا تێتە یارمەتیە ئێمە. با من نمونەتان بۆ باسکەم کە بینە سەری. ئێمە یە تەسویرێکمان هەز لە شۆڕش. با 2 جۆر دیسکۆرسدان بۆ باسکەم. مثال بدەم. مەلا بەختیار وتی جەریانە شەڕ مسلحانە و شەڕ چەکداری ئەگەر پەیوەست نەبوایە بە ڕاپەڕینەوە 2-1 قەت سەر نەئەکەوت و ئێمە تەواو بووین. ئەو قسەی مەلا بەختیارە ڕاستە. بەڵام ئەو قسەی مەلا بەختیارە غەشێک و درۆیەکی گەورەی واتیە.
کام غەش و درۆی گەورە تێمەسەری. با جەریانە مەلا بەختیار ببەسمەوە بە قسەی ئیسلاح تەڵەبینە دەروون حکوومەتی و ڕووناکبیرانیان وەکو سەعیدە حەجاریان و سروش و تەمامی ئەم سلیبریتی گەلە لە توو لە ئەم ساڵانە هاتن ووتیان مبارزات بێتوند و تیژی، مبارزاتی ئاشتی خوازی، مبارزات بدونە خشونەت. بۆ مثالی هندوستان و گاندیان هاوردۆ، بۆ مثالە کنگری ئەفریقای جنوبی و نیلسۆن مەندلایان ئاوردۆ. ئەگەر تا ئەگرا تێگەین ئەمانیش غەشێکی تر ئەکەن، درۆیەک ئەکەن. لە دادگای بریتانیا بە تۆ ئێژن کە سوێند ئەخۆی بە عینوانە شاهد کە ڕاستی بێژیت، تەواو ڕاستی بێژیت و هیچ شتێ بێجگە لە ڕاستی نەیژیت. ئەمە یعنی چی؟ یعنی تۆ ئەتوانی شتێک بێژیت ڕاستوێت بەڵام بەشێکی بێژی، بەشێکی درۆیت یەکەی. تۆ ئەتوانی ڕاستی بێژیت انقلاب، و ئەمانە زۆر پێشووتر تێئۆریزە کریاگن. بۆ ئێمەی کورد پێمان وایە شۆڕش چەکداری ئێشێ بکەین، ئێمەی کورد غەڵەت تێگەیشتوین. تۆڵە ستاندنەوەی شەخسی لەگەڵ لابردنە دەسەڵاتە سیاسیەکە تێکەڵمان کردووە. بۆ بزانە من 24 ساڵە ئینسانە ئینقلابیم. من وەختی ئێژم ئینقلاب کەس نەیەوت ئینقلاب. من وەختی ئەموو ئینسانە ئینقلابی کەس نەیەوت گشتی حەزی بە جامعەی مەدەنی و مبارزاتە بدونە خشونەت و کاورا ژیانە خۆی ئەکرد و هات و چۆی تاران و بەغای ئەکرد و ژیانی خۆش بوو. من 24 ساڵ بۆم بە مەئوای خۆم نەکردگە، کەس و کارە خۆمم نەدیگە. لە بەرامبەر دەوڵەتە ئێرانی و نظامە سوڵتەی جەهانیە تەمام قەد وێسیاگم. ئەوە بەردە کوڕە سنەین لە خیابان نییە کە گڕ ئەنێ بە زوانە منەوە، ئەوە منم کە گڕ ئەدەم بەو بەردە و مەعنا ئەدەم بەو بەردە. منە ئینقلابی ها، نە من بەتەنهایی. تەمامە ئینقلابیانێکە لە توو لە ئەم ساڵانە بە خیاڵە خۆیان ئینقلابی بوو و کاریان کردگەن. لەگرا تو ئیشێ بزانیت لە فەزایەکە کە خەڵک تەسلیم بووگە، خەڵک پێی وایە هەموو شتێ تەبیعیە، دەوڵەت هەرواسە و تەکانیش ناخوات و زاڵم هەر هەس و ئەمە عادیە. یەکێک ئێشێ بێت شەقگەرە تاریکی بێت تا ئەم باوەڕی خۆیە بدا بە هەمووی خەڵک. تۆ بۆ فیشەک ئەتەقێنی، تۆ باوەڕت ئەوە نییە بە گروپێکی 100 نەفەرە، بە شەڕێکی گریلایی یا بەکارێکی تەرۆریستی، نە بەبارە منفیەکەیوە، بەبارە تەبلیغیە مبارزاتیەکەیوە، چون تەوانت نییە شەڕ گریلایی بکەی 2 نەفەری 3 نەفەری ئەڕۆی کارێکەکەی دەنگ باتۆ. تۆ گەرەکتە فەزای دەمداخستن وسکوت بوون و تەسلیم بوون بشکێنیت. کە چه اتفاقی بکەفێ کە ئەم فەزا دروست بێ ئیستە ئێمە واینتیە گشتتان گوێتان قوتکەنەوە، گشتتان خۆتان تیا سەهیم بزانن، دەغدەغەهای ئەوەڵیەتان بنێنە کنار و ئارایش و دەم و چاو و کار و فرەشتێک بزانن ئێستا چارە نووسان بەرەو کوێڕوە. قرمەی کلاشینکۆف ئێشێ ئەو کارە بکە. لەذا ئێمە وتمان هێزە گریلایی ئێشێ لە هەر ئەنجامە هەر ئەمەلیاتێک سێشتی لە بەرچاواوێ. دەستکەوتە سیاسی بەرەی پرۆپاگاندایی و دیعایەکردن و گۆڕینی ڕای گشتی. ئێستا غەشەکە وا لەکوێ؟ غەشە مەلا بەختیار ئەزانی وا لەکوێ؟
گروپ چەکداری پارت دموکرات کوردستان عێراق، گروپ چەکداری حزب شوعی عێراق، گروپ چەکداری سوسیالیست حمەی حاجی محموی عێراق، گروپ چەکداری حرکت اسلامی عێراق، گروپ چەکداری یەکێتی نیشتمانی عێراق نەیتوانی قرمەی کلاشینکۆف ئاڵوگۆڕ بکات بە گۆڕینی ڕای گشتیەک کە تەمامە خەڵکە کوردستانە عێراق لە بەرامبەر سەدام حسەینە و دەوڵەتە عێراقا بوێسێ. پس دەوڵەتە عێراق نەبوو بە دەوڵەتە بێگانە، سەدام حسەینیش نەبوو بە کەسێکی قێزەون. دەرنەتیجە دوو پێشمەرگەی گەڵدەڵپن نەئەوەسیان ناوە چوار. دەرنەتیجە نەئەبوو بەوەی کە تەمامە سلێمانی بخرۆشێ، سلێمانی خرۆشە. ئەمنە ڕاستەکە بە 10 ساعت گیرە، ئەمنە سوورەکە. ئیستە سلێمانی بۆ خرۆشە، ئەمریکا وەهم سەدامی شکاند. مەلا بەختیار نایژێ ئێمە کارنامەی خائینانەمان لەکوێ بوو نەمانتوانی شەڕگری لائی بکەین بە ئینقلابە توودەیی. بۆ نەتانتوانی. ئەمە سوالە گەورەس، ئەمە پرسیارە بنیادینە. ئەی ئێرانیەکان درۆکە لەکوێیەکەن؟ ئێرانیەکان درۆ لەوێ ئەکەن کە فەراز کنگریە ملیە ئەفریقا تاریخێکی وا لە پشتا. یەکەم جارمان دللا بە تەقەی فیشەک دەست پێیەکە، وەختی گشتی پێی وایە هەرچی شتە عادیە و سپی پێسەکان و ئەپارتایدە ئەفریقا خواداینێگۆ و کەسێ نەیگەرەکە تەکان بخوا، ناگەهان ماندلا و ڕەفێقەکانی بە قرمەیە فیشەک و حیزب کۆمونیستە ئەفریقای جنوبی دەست پێیەکەن. ئەم قرمەیە فیشەکە ئەوێت و گردانە لاسیک لە ناو محلاتە فەقیرە ڕەشپێسەکان ئەفریقا. ئەمە تەشەنە ئەسێنێ لە پڕێکا لە زەهنە خەڵکە ڕەشە ئەفریقا بندەستە ڕژیمە ئەپارتاید قبول ناکرێ. لەگرا چه اتفاقێگە کەفێ هێزە گەل تێتە مەیدانۆ. ئەبێ بەچی؟ ئەبێ بە ئینقلابە توودەئی. گڕەکەی چ بوو؟ حرەکەتە مسلحانە. شۆڕش چەکداری توانی موتۆرە ئینقلابە توودەئی بخاتەڕێ. ئەمە تێوەریگە لە ئینقلابیە. ئێرانیەکان بەشە شەڕە فیشەکەکە پێنایژن، مەلا بەختیار بەشە ناتەوان بوونە حیزب چەکدارە تەیار کریاگە مەئمورە دەوڵەتە ئێرانیتان پێنایژێت، پێتان نایژن و هیچ کامیان ناڕۆن لەسەر ئەوە قسە بۆ ئێوە بکەن. لە ئینقلابە توودەیە وا من لە فەراز شنۆوتم ئەرتەشە کوردان لەدایک بوو. یعنی چی؟ یعنی ورد و درسە شارە شنۆ. ئیستە لە ناوە مێشکیا ئیتر سەربازە ئێرانی دانەنیشکە بە دوژمن، بە بێگانە، بە قاتڵ و تەجاوزگەرە بە ڕۆحە خۆی ئەیوێنێت، لە پیرەژن تا کەنیشکە جوان، لە مناڵ تا پیرە پیاک، لە کوڕ تا کەنیشکە. ئەمە ئیتر نادا لە میلە کلاشینکۆف. ئەوەڵین اتفاقی کە بۆی ئەکەفێ لە خیابانە مەئمورە دەوڵەتە ئێرانی ئەوێنێت پەیوان نییە عادیە، پەیوان نییە خوا هەڵی ناگرێ ئەمیش ئینسانە خاسێکە و چی بکات و شغڵی ئەمەسە کە سەیری ئەکا بە چاوگەرێکی هەڵی دڕێت. کابرا کە بە خیابانە ئەڕوا هەستە بە نائەمنیەکە، ناتوانێت دەسی ژن و مناڵی گرێ بێتە ناوە خیابان. ئەمە لە ختەیە ئینقلابە توودە و ئەرتەشە مردمیە. ئەوە بوو من دەست بەجێ ناومنا تئۆریزەم کرد و وتم واردەم فازە بووین و ئێشێ شنۆ تەشە نەفسێنێت. تاگرا ئەگەر تێگەیشتین ئەو جار کە توودە گەییە ئەگرا
یعنی کاورای کاسبکار، کاورای نانەوا، کاورای دارتاش گەیە ئەگرا مل نەدا بە دەوڵەتە ئێران کە سەیرە نیروی ئینتزامی ئەکا وەکو متەجاوزە خارجی سەیریکە کە دادگای ئەوێنیت وەکو دەستگای داپڵۆسینەرە ئینسان کوژێ کۆمەلگا نابوت کەربی وێنێت ئەوجار دەوڵەتە ئێرانی لە کار کەوتکە ئیستە هێزە خەڵک تێتە خیابان حرەکەتە موسەلەحانەی نەگەرەکە هێزە خەڵک ئەڕوا بەرەو فەتح موئەسسەساتە دەوڵەتە ئێرانی پادگان ئەرتەش نیروی ئینتزامی لەگرا شەڕ دروزەوێ ئەمە ئیتە شەڕە موسەلەحانەی گریلایی نییە ئەمە شەڕە گەلە لەگەڵە نەهادە متەجاوزە حاکمیەتە 2000 نەفەریشیان لێ بکوژێ گەورەترین ئەرتشی بێ ڕای ئەماڵێت چون ئیتر مل نادا بە حاکمیەت ئیتر پەیوان نییە ئەمە عادی ئەمەزانی وەسە چی وەسە تۆ ژنێک ئەخوازی ژنەکە خۆشتی گەرەکە ئەتوانی تەکیا قسە بکەیت و تووڕێژ بوویت و بەرخوردەگەنێکیشی تەکا بکەیت و دڵیشی بێشێنی و هەر تێتە باوەشت هەر تێتە لات هەر حەزە پێیەکە لە پڕێکا ژنەکە زەهنی ئەگۆڕێ بەرامبەر بە تۆ تکای ئاسمانگ و زەمینی لەیەکەی ژنەکە نزیکە ناوێت و تەکتا لەحزەیە ناژیت ماچێکیشە پێ نادات تەواو زەهنە ئەم ژنە گۆڕیا 200 کیلۆ ئاڵتونی بۆ بسێنی دەسە ناگرێت ئەی بۆ دوێکە قسەت پێ ئەکرد بەرخوردە گەنت ئەکرد ڕەفتارە ناشایستە نامەردانت ئەکرد هەر هات لەسەر ئەژنۆ دائەنیشت چون ئێرە لێرە تۆی تەلاق نەدابوو بەڵام کە لێرە تەلاقیدا خۆت بژەنی بە هەنگوینە تۆی نەگەرەک بۆ ژنی شەروازە یعنی پیاگێک ژنێک بە هەموو شتێ تەحملەکە لە پڕێکا لەگدا بڕیارەدا ئەگۆڕێت ناڕواتە ژێری تەمامە کاری یەک جەریانە ئینقلابی ئەوەسە کەسێ بگەینێتە ئەگرا ئیسە دەوڵەتە ئێرانی چی کردگە دەوڵەتە ئێرانی خۆی بە سوورەتە تەبیعی جلوەداگە دنیا هەر واوگەسە هەر بووگە هەتا بووگە واوگەسە درۆ ئەەکەی دنیا هەر بووگە هەتا بووگە وان نەوگە کافیە خەڵک بفامێ کە دنیا هەر بووگە هەتا بووگە وانەوگە ئیسە چیەکە سناریۆی جۆرا و جۆر لێدە بۆ ئەمەی کە لەمە تێ بگەین با بێمە سەرە دەستگاهە حکوومەتە حەلیم لە کوردستانەدا کوردەوارە داگیرکریا و گەبندەسە کۆرپۆرێشنە عێراقی با من مەسادیقتان پێبەم تا بفەهمن قدرەتە سیاسی وا لەکوێ تا بفەهمن دەسەڵات و هێزە سیاسی وا لەکوێ ئێمە عادەتمان کردگە پێمان وایە چوار کەڵاشینکۆف وەدەست بە ناوی بۆدیگارد کە هەن بە دەورە کەسێک و کاورا دەسەڵاتی هەست لە کاتێکە پێمان وایە خۆمان دەسەڵاتمان نییە ئاخێزنامەی کوردان ئێژێ ئەگرا دەوگران ئاخێزیانە لە ئاخرۆ کە تێتە سەری ئێژێت چون کوردیەت عینێ سەروەری و ئازادیە و چون جەهانە کوردی تەنیا ئیماژ بەدی لە دنیای ئینقیادە لاجەرەم ناچارەن یەکێکیان ئێشێ یەکێکیان لەناو بوات یا نظام سڵتە کوردیەت و کورد لەناو بوات یا ئێمە نظام سڵتە لەناو بەرین ئێژێت ئاخێزە کوردەوارە سەربەخۆ و ئاخێزیان تەمامیەتی قڕۆخکاری بەشە سیاست ئابووری هەڵ ئەچنێتەوە تەمامیەتە پەیوەندیگەلێ کۆمەڵایەتیە کوی لەساز هەڵ ئەتەکێنی ئەمە یعنی چی؟ یعنی دەسەڵات هیچێک نییە بێجگە لە پەیوەندگەلێ ئینحساری یا هەڵس و کەوتە کۆمەڵایەتی سیاسی و ئابووری بابی کەمە نمونە بۆتان خەڵکە هەرێمە کوردستان چۆن گیریاگە خەڵک پێی وایە شێبا لە میرە کلاشینکۆف و 75 تێخەڵ و بڕوا لە بەرامبەرە پاوەڵا بوێسێت و پێی ناکرێت نە ئەوە ڕێگەکەی نییە ئەوە ڕێگەی غەڵەتە ئەوە پاوەڵ فێرەکە ئەوە مەسعود بارزانی فێرەکە ئەوە خودە دەوڵەتە عێراقی و ئەمریکا فێرەکەن تا تۆ نەزانی دەسەڵاتەکە دوای لەکوێ من پێت بێژم دەسەڵاتەکە دوای لەکوێ دەسەڵاتەکە دوای لە پەیوەندی کۆمەڵایەتیە
با من بێم سێ چوار نمونەتان بۆ بێژم مثال ئەدەم من هیچ کام لەمانە ناناسم خوا نەخواسە نەمگەرەکە بە ساحەتە کەسێ قسە بکەم وەکو نمونە دانین مەسەڵەن عەشیرەتە گەڵاڵی نەوڕۆڵی میراودلی چوزانم یە عەشیرەتێ لەگرا مەوجودە عەشیرەت کێس عەشیرەت 10-15 نەفەر خەڵکە بەناوە عەشیرەیەک میراودلی بوون مەڵکە 15,000 نەفەرە ئەم 15,000 نەفەرە یەکسری پەیوەندیان هەز بە یەک و یەکسری دۆسایەتی و دوژمنایەتی و بەرژەوەندیان هەست لەگرا سوڵتە چییە؟ سوڵتە یعنی بە قەناعەت گەیاندنە خەڵک کە یان قبولی بکات یان لە بەرامبەری نەوێسیت یان قبولی بکا بڵێ کاکە تۆ گەورەیت و تۆ ڕابەریت و تۆ تەپەداگە بە سەرمانە و سەرچاوم و بە خێربیت و دانیشە ئەمە پێژن سوڵتە یعنی من قبولی یەکەم ئەمە وەکو چۆن ئەڕۆمە داوای ژنێک و بڕێ مەراسمات ئەەکەم و ژنە قبوڵەکە هاوسەرە منە فرە شتێکی کە ئەوسان نەی ئەکرد ئیستا بۆ حەڵاڵە خۆی ئەیکا خۆ یەکێتیە نیشتمانی پارتە دموکرات و کوردستانە عێراق خەڵک ئەکڕێ نە خەڵک ناکڕێ شتێکی تڕی کڕیگە ئێوە نەتانزانیگە ئێمە نەمانزانیگە ئێمە چون فکرەکەین دەسەڵات وا لە قرمەی کلاشین کۆفە و پێمان وایە خۆمان حیچێنین گۆشتمان ناومان پێمان وایە ئەمەی کە مەسەڵە من جافم خەڵکە کرماشانم تەعەیوناتم هەست ئێناخیم زەردۆئیم فڵانم بیسانم ئەمانە دەسەڵات نییە من پێم وانیە ئەمانە دەسەڵاتە ئەگە مەسەرە چەمکە کوردە قەومی پێم وانیە ئەمە دەسەڵاتە پێم وایە ئەمە شتێکە هیچ پارەیە ناکە کەڵاشینکۆف دەسەڵاتە ئێستا با بڕۆمەوە سەر عەشیرەتە میراودری یان نەورۆڵی یەکێتی وە پارتی وە یەکگرت و ئەگەڕێت دانەیە عنسورە فاسد بێ بنەما ئەدۆزێت و ئەیکا بە سەرۆک عەشیرەتە میراودلی دەست ئەوە 5 ملیۆن دلار پوڵی پێدا پێی ئێژێ تۆ ئەتوانی لە ناو یەکێتیا واستەکەی یعنی مەسەڵێکی دەسی هێشکەیەکی چقۆیەکەوە ورگی کەسێکە تۆ ئەتوانی بێ خۆشی کەیت و ئێمەیش لێت ئەبورین ئەم کارە بۆ ئەکا تا 15,000 نەفەر عەشیرەتە میراودلی ئیحساسکەن ئەم گەورە کارەکەیان بۆ دروزەکە لەگرا یەک ئتفاقەکەوێ میراودلی بوون مەڵک گشتیە 15,000 نەفەرە هەنە ئەم خوێڕیە نییە کە ڕئیسە عەشیرەتە ئەویش ئەڕوا 5 ملیۆنەکە ئەگرێ ئێخاتە تەنکەی باخەڵی ئەمارەتێ دروست ئەکا دیوەخانێ دائەنێ سفرەیە ڕائەخا هەنێ شلە و برنج ئەداوە خەڵکی 20,000 دلار ناکە 4,980,000 دلاری خسکەسە گیرفانی ئەم 4,980,000 هەنە کێس هەنە چمکێکە بەناوە عەشیرەتە میراودلی مڵکە گشتیە عەشیرەتە میراودلی ئیستا ئەم خەڵکە میراودلیە وا دەم ناکاتۆ لە بەرامبەرە ئەم سەرۆک عەشیرەتە چی فرۆشتگە میراسە گشتیە عەشیرەتە میراودلی و مفت داگە کاورای سەرۆک عەشیرەت ئەگەر کاورای سەرۆک عەشیرەت تۆزی ئینسانە ژیرێک وایە فکری لێ ئەکرد و ئەیوە ڕۆژێ یەکی هەڵەسێ و من ئێژێت تۆ چۆن بە میراودلی بوون ملێ بووگە سەپوت نێرە کەر چۆن من لە برسا خەریکم ئەمرم چۆن من و تۆ هەر تکمان هەڵگری یەک میراتین ئەم میراتە لە گیرفانە توان نەختە و بووگەسۆ بۆ من فلسێنایری ئەزانی چۆن نەختە و بووگەسۆ لەوەی کە ئەو توانی گەسی تۆ دەمکوتکە ئەو ئینحیسار وە قڕق بکا میراودلی بوون ئەو قڕقی کردە ئیستا بۆ یەکێتی قسەی ئەم کاورا ئەخوێنێتۆ ئەم کاورا 15,000 میراودلی خنکاندگە بۆ یەکێتی قبولیان کردگە یەکێتی سەروەرە ئەوەڵین اتفاقی کە دەسەڵاتی یەکێتی هەڵەتەکێنێ ئەمەسە یەک میراودلی هەڵسێتۆ بە سەرۆک عەشیرەتەکە بێژێت تۆ گوت خوارد ئێژی من سەرۆک عەشیرەتە میراودلیم بڕیارمان داگە تۆ
تۆ کێی تۆ چۆن بە میراودلی بوون خەریکی ئەتەقی لە پۆڵ من بە میراودلی بوون خەریکم ئەمرم لە برسیا کاورای گەوج کاورای درۆزنە چنووک کاورای خوێڕی تۆ بیرە لێ نەکردو ئەگەر بەشی من نەدەی من چۆنەمە لە تۆ قبوڵەکەم خۆ ئێمەی کورد لەبەرەوەی سادەین لەبەر ئەوەی کە لە هەڵسوکەوتە کۆمەڵایەتی تێناگەین و بەڕەحمین و ئامۆزامە و بن ئامۆزامە و خوێنی یەکترین و بەرژەوەندی ناناسین دەمدا ئەخێن هیچ نایژین لاوە لاو باسی مەکەن و کێشەی میراودلی بەس دەبێت لە ناو میراودلیا بێ نە دەبێت باسی کەین پارتی کۆمەڵە و دموکرات و پارتی و یەکێتی ڕۆژانی ئەوڵ بە من ئەیانوت مەڕۆ بە پابلیک قسەمەکە بێ با لە پشتۆ قسەکەین نەبوو لە پشتۆ قسەکەین تۆ بە ئاشکارا ئەڵێ نوێنەرە کوردم بە ناوە کورد قسەکەی منیش بە ئاشکارا تێم لە پابلیکە دەرپێ لە پاداکەنم باشە بۆ ئێشی بێم لە پشتۆ لەگەڵ تا قسەکەم تۆ بە ناوە عەشیرەتە میراودلی ئەڕۆی لە تەلەڤیزیۆن و کاناڵ و دیعایە و دانیشتن و چاوپێکەوتنا بەشداری ئەکەی بۆ من ناوێ لە پابلیکا بنووسم تۆ غەڵەتە کرد تۆ لەکوێ بووی بەسەرۆک عەشیرەتە میراودلی ئەمە ئەووەڵین جارێکە تۆ قودرەتە خۆت دەرەخەی میراودلی بوون لە دەسە کاورایە مشەخوەرە خوێڕیە سەخیف و شعورە سیاسی نەبوو ئەو مەشیە 5 ملیۆن دۆلاری بگرتایە 4 ملیۆن و 900 هزار دۆلاری بدایە بە تەمامی خەڵکی میراودلی تا گشتی لەم میراودلی بوونە چەور بوایە ئەویش یەک جێگەی بۆ ئەمە سەرۆکایەتی بۆ ئەمە وە کەسێ پێگەکەی تهدید نەکرد ئەو بوو ماگەسۆ لەوێ لەوەی کە ئێمە تەشخیص نادەین چۆن بین لە کاورا پێمان وایە دەبێ بین لە میلە ئەسڵەحە ڕێگەکە سەختە نا میراودلێتی لێ بسێنۆ کاورا بۆش و بەتاڵ بووگە نەخێر ئێمە یەکێتی نیین نەخێر ئێمە تەئیدیان ناکەین سەرۆک عەشیرەت غەڵەتی کرد کێ ئێژێ سەرۆک عەشیرەتە ئەو چۆن بووگەسۆ سامالەکە ئەمە ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ هات وتی ئەم کۆمەڵە و دموکراتیانە دروست کردگە ئینحسارە کوردایەتی لە دەستیاوێ وتی دا کۆمەڵە بێ بزانم کوردبوون یعنی چی دا دموکرات بێ بزانم کوردبوون یعنی چی کۆمەڵە و دموکرات کەوتنە جفتەک خستن نەوەڵاو بەشی خۆمانە و باسمان مەکە و شەهیدمانداگە بۆ لەبەرەوەی گەرە کێسی قڕۆخکاریە کوردوە دەسیەوێت تا هەرچی نانەبی دەنوە ئەو ئای کۆمەڵە و دموکرات تۆ لە ئوردوگا دانیشتگی 24 سەعات مفت ئەخۆی وە قیمەتە چی؟ وە قیمەتی ئەوەی کە من لە کوردبوون خۆم دەراتکەم خپاڵم داگەسۆ تۆ نوێنەرە منی تۆ منە ساکت پێکردگە لە بەرامبەرە دەوڵەتە ئێرانیا ماتەڵم تۆ فەرماندەهی شۆڕەشم من بکەی تۆیش بکنە خسکە سۆپاڵە لە ئوردوگا ئیستا ئەو پوڵە مفتە دەوڵەتە ئێران وە تۆی ئەداوە چه قیمەتێکە وە قیمەتە نابودیە 10 ملیۆن کوردە قەومی تینیکیە ئێمە دەممان داخسکە تۆ بەجێ ئێمە قسەکەی بۆیە تۆ ئەو پوڵە ئەخۆی ئیستا دیتان حکوومەتە هەرێم چۆنە کەفێ کافیە یەکێ متعەین بێ سەربێژە کاکە تۆ کەی سەرۆکە نەوڕۆڵیت کێ توی کردگەسە سەرۆکە نەوڕۆڵی تۆ چۆن سەگ باب تەقیگی لە ناوە 100 ملیۆن دۆلارایی من نانە ڕقەنیە بیخۆم تۆ نەوڕۆڵیت من نەوڕۆڵی تۆ زەردۆییت من زەردۆی تۆ زەنگنەی من زەنگنەم تۆ میکایلیت من میکایلی چۆنە تۆ خەریکی ئەتەقیت لە هەمان میراسە باو باپیران تۆ ملێ بووگەسۆ ملە گا حەوتەور نایوەڕێتۆ من وەختە ڕسوای زەمانە بم دەی کابرای سەرۆکە عەشیرەت بۆچی پوریان پێ ئەدا لەبەرەوەی دەمە تۆ داخە تۆ قبوڵکە یەکێتی ڕاهبەردە دەی ئیستا ئەو لە ناو خەڵکەکەی خۆیان پێگەی نییە خەڵک تێ هەڵەدا ئەگەریش بێت لە پشتی یەکێتی و بەهێزە خۆی با لە تۆ دوژمنایەتی لە ناو عەشیرە دروزەوێت ئەم ئیتر قسەی ناخوات ئەم عەشیرە ئیتر من نادا بۆ پارتی یەکێتی کابرا تڕۆ بوو گەلای پارتی یەکێتی بەکار نایە دیتر
بۆیە پارتی یەکێتی وە پەلەپەلێشە سەرۆک عەشیرەتێکی تر هەڵبژێرن دەمە کاورا داخە نێڵن خەڵکەکە فێر بوێت چۆنی تر پارتی یەکێتیە نامێنی کەسی تر پارتی یەکێتی قبوڵ ناکە ئەی بۆ ئێژن بڕۆین حرەکەتە چەکداری بکەین لەبەرەوەی کارەکە سەختە بکەن و کەس نەیکە دەئیستە تۆ نەت ئەتوانی هەڵوێست بگری لە بەرامبەر سەرۆک عەشیرەتە ساختە لاوە وا مەکە و تا گەرەکتە دەمکەیت و 50 نەفەرە هەنێر نەگیانت باجی ئامین و کاکە ئەحمە و خاڵۆ ڕێبوار و باوکەکەمی و ئەم قسانە مەکە و عەیبە و خەڵک پێمان نەزانێ وای با خەڵک پێمان نەزانێ کورە با دنیا پێمان بزانێت با خەڵک بزانێ ئێمە چەنە خەڵکێکی مەجیدی نایاڵین خوێڕێکی ئاوا بە ناوی ئێمەوە قسە بکات ئەزانن بەچی گیریاگەن لاوە باوکەکەم بیخە بۆ خاتری ڕدێنە سەفیدم ڕدێنە سەفیدتم و چەرمەگتم ئەژەند و زێراوە وا ئەوەنە بێعەقڵی نافامی خەریکی تەمامە وجودە من ئەفرۆشی دانەیە خوێڕین بۆ بەرزۆ ئەەکەی تۆ وەکو حەفی خەریکە گیانمان ئەخوات ئەو خەریکە میراسە گشتمان ئەخوات بەشە کەسیش نادات کاورای سەرۆک عەشیرەتە ساختەی خوێڕی بێشەرەف کاورای کار بەدەست وا بەناوە عەشیرەتێک و بەناوە خەڵکێک و خەریکی ئەخوەی فکرێ لێ نەکردو تۆ ئەگەر بەشە ئەم خەڵکە نەدەیەم خەڵکە لە جێگەیەکا لێت ئەترازێت بۆ چۆن ئەوێ هەر تۆ چەورویت و گشتی وشکوێت گشتیشتان لەسەر یەک چاوەی میراسا بخۆن ئیستا دیتان خستنە حکوومەتە هەرێمە کوردستان کارێکی نەبوو مامۆستایانە ناوە خیابانی نەگەرەک بوو شۆڕشە چەکداری و تاقم و تفەنگ بەستنی نەگەرەک بوو هەڵسوکەوتە کۆمەڵایەتی کۆی لە ساز بپسێنن بیقەتێنن هەڵوێست بگرن هەڵسوکەوتە کۆی لە ساز چییە؟ دانەیە فاسدیان هاورگە پڕیان کردگەل لە پوڵ ئەویش بە لە تایف الحێل و کوڕەکەمی و باوکەکەمی و قەوبکە سوکاری یەکچین و ئێمە گەورەین و ئەو تۆی گرتگە بەم قسانە یەک پولی نێنایتە دەرەوە یەک پول هەر بەم قسانە تۆی دەمکوت کردگە یەکسری ئەهرمگەلە فشار هاوردنی بەسەر تۆ ئاهەز بەکاریان تێنێ باجی ئامین و کاکە ئەحمە و ژنەکەت و کوڕە ژنەکەت و ترساندن و تۆقاندن و تەهدیدکردن و تا بواتە دواوە تۆ ئەم قسە نەکەی ئەم قسە بکەی چه اتفاقێکەکەوێ کاورە لای یەکێتیا بێ نرخەوێ پوڵەکەی بۆ نایێت لە ناوە خەڵکەکەی خۆشی حەج غەڵەتی ناکات خەڵکیش من لادا بە یەکێتی چی پێهاو وەکو بەفرە کەلیخان تواوە نەما وەهمە یەکێتی نەما تاگرا متەوەجێ بووین ئیستا دەوڵەتە تو ئەگەر تەقەنەکەی من ناڕوخێم نەوانیە وانیە ئای عەلی خامنەی وانیە من مناسباتە لێ ئەسێنمەوە بەرخەرارە کردگە ئەو مناسباتە وا تۆ دادنیاگە ئەو پەیوەندیگەلە وا تۆ دادنیاگە کۆمەڵە و دموکراتم لە دەست دەرهاوردی پەکەکەم لە دەست دەرهاوردی یعنی نایەڵم دەمکەنەوە بەناوە کورد قسە بکەن ئینحیساراتم لە دەستی سندۆ ئیسلامی ناتوانێ بەناوە ئیسلام و قسە بکە ئەزانی چۆنە با مثالێکی ترتان بۆ لێ بم ئێمە گشتمان مسلمان زای ئیمانیش شتێکی دەرونیە بیرونی نییە شتێکی دەرونیە ئیمان دانەیەکی تر ئینسان وەکو ئێمە تێت من سوێڵم تۆپە و شارە بم هەسوو ئەو سوێڵی ئەقرتێنێ جەدیدەن کەشف ئەوێت کە مسلمانە واقعی سری چێرەی هەست سوێڵی ئەقرتێنێ من دەموچاوم خڕەوە ئەیخەمە دەر و دەرکەوێ جوانوێت ئەو ئەڕوا ڕیشێکی چڵکنی بۆ گەنی ناشرین بەرەدا تاگرا من لباسێکی ڕێکوپێک ئەکەمە بەرم ئەو دەرپەیەکی کوردەکاتە بەری من باس لە ژیانێکی ئینسانیە مادیە دروست ئەەکەم ئەو دەست ئەوە بۆ قێزەونترین جێ ئەلحەمدولیلا و ناوێت تو ئەمە ئەو ئێژێ ئەلحەمدولیلا دەستێرێت و ئەم ڕیشە خۆ ئیمان دەرناخرێ بەچی دەرەخرێ ئەو گەرە کێسی قڕۆخکاری بکە لەسەر هێزە ئیسلام قورئان و پێغەمبەری ئیسلام و خودای ئیسلام گەرە کێسی بێتۆ ساحێ و بێتۆ جێنشینە پێغەمبەری ئیسلام
بەم حرەکەتە چی ئەکا ئەو چهرەیەک لە مسلمان بوون نیشان ئەدا تۆ ئەکاتە غێری مسلمان ئەو تۆ ئەکاتە تارۆکە سەلات خۆی ئەکاتە ساحێوە سەلات لەگرا چه ئەتفاقێکەکەوێ بەهێز و مەچەکە زۆرە قورئان و ئیسلام ئەو تۆ ئەواتە دواوە تۆ ئەڕۆیتە جێگەی مەحکوم دائەنیشی تا ئەو بە دنوک لێت بە لە قورئان بۆ ئەو هاتکە خوا بە تایبەتی بۆ ئەو دای کردگە مڵکە باوکە ئەو فرە کوڕە پێغەمبەرە و فرە ئینسانێکی ڕۆحانیە نە ئەو تکنیک ئەزانێ تا تۆ داوای ئیسلام نەکەی ئەو ئیسلامەکە بگرێت و دەسۆ ئەو ئەوێتە نوێنەرە ئیسلام ئەو ئەوێتە محافظە ئیسلام محافظە قورئان من بە ئیسلامیانە ئێژم دەست بووەی قۆڕۆخکاری بکەی بە قورئان قورئان ئەکەمە ناوت دەما بابزانی نە هەنە تۆس نە بۆ تۆ هات کەسە خوار نە تۆ کوڕە پێغەمەری نە تۆ مەسئولیەتە هەز لە بەرامبەرە ئەم کارە ئێمە گشتمان مسلمان زاین ئەمە ئەمریکی معنەویە خوا خۆشی ئەی پارێزێت بە تۆی زیاتر ناگا تۆ غەڵەت ئەەکەی بە ڕیشدانیان فەرق دروست ئەەکەی و خۆ دەکەیتە ساحێوی ئەگە کوڕی ئیمانە بوێت ئەگەر کوڕی وەکو محەممەد ڕەفتارکە و ئینقلابیوە حاڵی بووی خوێڕی نەک ئەوەی کە بێ بە من ڕیش نیشان بێ و دەربێ کورت و بێژی ئیسلام الحەمدولیلا فش مەخرەجە حروف وەفیکە بەیتە دەرەوە الحەمدولیلا و استەغفیر الله و ئەمە تۆ گەرەکتە من بوویتە دواوە قۆڕۆخکاری بکەی بەسەر ئیسلامە یەک قۆڕۆخکاری لە سەرزەمینە ئێمە تەحەمل ناکرێ کەس ساحێ و حەجێک نییە ماڵکە گەشتیە جا ئیستە لە ژێر لە ئاخێزە کوردانە یەک توولە ئیسلامی باز ناتوانێ خۆی کاتە ساحێوە قورئان ناتوانێ بێتۆ ساحێوە تاقانەیە قورئان هەر بەو قورئانە ئەوەنە ئەدەم بە ماڵژگیا تا ماڵژگی بێتە ناوی دەمی وەختی من قسەی وام کرد تەواوە مردم قسەی واکە ئەو ئیتر ناتوانێ خەڵک بواتە دواوە و ئەدەم لە میلەکە و کافر و تەکفیرەکەم دەرپێ لە پێوە دائەکەنین پێسە ئەگرینەوە دابزانم بیتۆ ئارومار چه غەڵەتێکەکەی معجزە ئەەکەی خوێڕی فاسد ناتوانی معجزەکەی تۆ معجزە ناکەی تۆ درۆزنێکی فاسدی وا یەکسری تکنیک فێر و یە خەریکی خەڵکی ڕووتەوە بکەیتەوە الحەمدولیلا و بسم الله و بسم الله و الحەمدولیلا و بسم الله لە خۆت شەهوەتی تر نییە بەردەن تەکە دەژناجوو دەویت لە خۆت شەهوەتی تر و زک پەرەستتر و گوڵمە گۆشت خواردتر نییە متوەجێ بوون وەڵ ئەوە شەراب ناخۆین شەراب خراوە وەلی ئەوەنە ئاوتری ئەخوا تا ئەتەقێ متوەجێ بووی ئەمە قۆڕۆخکاریە دەسەڵاتە ئێمە لەکوێ بوو دەسەڵاتە ئێمە لەوێ نییە خۆمان دوورۆخەین و لە ئیسلام بێڵینەوە بێتۆ ساحێوی ناوێ بێڵی ئەو بێتۆ ساحێوی ناوی ئەو بنەڕێنێ بەسەر تا قورئان وایەژێ تۆ قەڵەتە کرد عولەما وایەژن عولەما غەڵەتیان کردەکە توە متوەجێ بووی تۆ غەڵەتە کرد شوغڵە بۆ خۆ تعریف کردگەسۆ تۆ کێ هەناردکتی بووی تۆ عالەمە ئیسلامی پوڵی واتیە کێ هەناردکتی کێوت کێسی بڕۆی 30 ساڵ قورئان بخوێنی کێوت کێسی بۆ خوایەکەی کێ هەناردکتی چه منفعەتێ پاڵی پێتۆنیاگە 30 ساڵە خەرج کردگە فرە دڵە بۆ ئیسلام ئەسووزێ چووکی فێروگی قسەیەکە ئەیکەی لەسەر واجبە یەک دەحفە ئەیکەی خواردی نەیخوارد بڕۆ پەیکارە لەگرا حەق نییە لە زۆر و ئەهرمە زۆر و من ئەزانم و من ساحێوی من فێری بووگەم استفادەکەی ئەمە نکتەی دووەم پەس لەگرا قۆڕۆخکاری انحسارات مێڵن کەس بتان واتە دواوە لە خۆتان مەکەون و شک کاورا بە تۆ یەژیەکرا دەوڵەت ئێمەز چۆن دەوڵەتە تۆس تۆم تە لە کوێ ئەورگە بێتە بارە بەی دایک و باوک تۆ بە دەوڵەتەکەت ئێژی 2500 ساڵ بنەچەقم هەس شەجەرە مەس شەجەرەی خۆت کامەسە تۆ کوڕەکەی سەروە کامە عەشیرەتی کامە ئێڵ و هۆز و خێڵی باوکە کێس دایکە کێس ئەها من و عەلیە خامنەی ئێژم کاورای بێتە بارە ڕەعیەت زادەی نامتەعەلەقەوە سەرزەمینە ئێمە ڕازەکەم
تۆ 50 ساڵە پێش کوڕە پیاگوایی تا یا زەمینە بوو یا ئاڵفجەڕە بوو یا کەژە بنێشتە بوو تۆ لە جێگەکانانە دەرهاورد ناوی تۆ مەلا بڕۆی خەتەنە سوورانە خەڵکی کەی پوڵ بسێنی دیارە عەلی خامنەی کوڕە کاوڵیە کوڕە یەهودیە ئەنا ئینسانێکە خەڵکەم سەرزەمینە وایە ئاڵفجەڕی بوو زەمینی بوو مەڕووماڵاتی بوو کەسوکاری بوو ناوە مەلا کێ ئەوێتۆ مەلا ئەوەی وا دایک و باوکی نانی نییە بیداتێ حیچێکی نییە بێ هەمە چیزێکی هیچ و پوچە ئەڕوا ئەوێتۆ مەلا بۆ خۆی شغڵێ دروزەکە متوەجێ بوون بەمە ئێژن خاستگاهم مەلا لەکوێوەتێت ئەو جێگە وا مەلا ئەتەڵەبێ و دەیهێرێتە دەرۆ چییە تۆ بۆ ئەوی تۆ مەلا ئێمە پێمان وابوو گشت کەسێ دایک و باوکی هەست نەبابە ئەکسەریەتی ئێمە دایک و باوکمانەزی ئەقەلیەتی دایک و باوکی نییە ئێمە پێمان وابوو ئێمە حەچێکمان نییە لێمانی بسێنەوە با ئێمە چمکە کوردمان هەز لێمانی ئەسێنەوە حیزبی دموکرات نەختیوە کاتۆ ئیدا و 200,000 دلاری کاتێک گیرفانی ئێمە 10 ملیۆن نەفەر دانیشتن باشی دەمە حیزب دموکراتەکەی چمکە کورد ساحێوی پەیاکرد حیزبی دموکرات ئەمە کوڕە فلانە کەسە کورە من نەزانم چ فاسدێکە ڕووی گەڕیشی درێژە و کردگە سوسیۆڵی قرتانگەیژی من مسلمانم تەکفیرە ئەەکەم وای قسەوە ئیسلام کردە کورە دانیشە مەجوڵی خوێڕی قەڵەتە کرد تۆ کێی محەممەدی وەسڵی وەخواوە کێ مەموری تێداوەتۆ ئەیگری ئەوە شەقی تێڵەدەی شەق نەخوادۆ نەفەرە دووەم پێیان ناوێ ئیتر ڕیش بەرەو بداتۆ سوێڵ بقرتێنێ دەم لە ئیسلامێتی و قڕۆقکاری ئیسلام بە مڵکە گشتیە و تۆ ڕابتی نییە وەختی ئەم قورق عشیرەتە میراولی تۆ کێ دەوێ داینیاگی من مردم لە برسیانە تۆ چۆن منەفرۆشی تۆ چۆن ئەم قڕۆغەت کردگە بووگی بە سەرۆک عشیرە سەفتە و بارە گای گەورە و خانووی گەورە و تۆ دەسەڵاتە هەز من نانە ڕەقە خۆرە مێشە دائیمەن دێمە سوالەتەوە تۆ چۆن ئەتوانی ئەمە بخۆی لەسەر یەک میراسە مشتەرەک یەک میراسە مشتەرەکەوە گشتمانگەیگە چۆن تۆ بەشەفرە ئەوەی بۆ تۆ ئیشێ بەشەفرە بووی کێ ئەم بەشە ئەداوە تۆ یەکێتی نرخینیاگە سەر ئێمە 5 ملیۆن دلار دەمە ئێمە داکوتێت گشتمان بووین و نۆکر و قبولکەین پاڤڵ واوە ملمانە و مەسعود بارزانی واوە ملمانە و قبولیکەین و قیناوکە و خۆحەڵی ناگری و دەی کێ هەیە لە ئەو گەورەتر من لە گشتان گەورەتر هەروە پیاکتان نازانم وەختی ئەم قسەتە کرد بۆیە من نووسام گیان جەهەنگیر منم جەهەنگیر منم ئاڵم ڕەها کرد لە زەنجیر منم قدرە دەڕۆخێ ئیتر شەڕە کڵاشین کۆف و باڵێ وەختی گشتمان هاتینە دەرۆ جا چواردانە گەڵدەڵپنە حاکمیت بەناوە هێزە زرەڤانی و هێزە عەلیە خامنەئی ئەسلحەکە دائەنێ و دەرەچێ یاک بکوژێ دوو بکوژێ سێ بکوژێ سو عالەم جامعە چیەکە خۆ خەڵی ئەدڕن خۆ تیکە تیکەی ئەکەن خۆ ئەمە سەئێژێ کە گۆپاڵ خەڵک دەرهات لە خیزی گۆپاڵ واتێتە دەر لە خیزی تۆ مەبەست پێیاکەی مەبەست تۆ تایسە بێمەبەست بووگی لە نەوڕۆڵی بوون لە خۆ نۆپرسیاگەرە نەوڕۆڵی بوون یعنی چی چۆن نەوڕۆڵی بۆ حاجی ئەحمە پارە ئەکالای یەکێتی بوو من نایکە چون حاجی ئەحمە و چووکە پوڵەکەی سەنگە تۆ حیچێ نییە تۆ لەسەر حاجی ئەحمە حساوی حاجی ئەحمە دەمەدا ئەکوتێ بۆ یەکێتی تۆ نەخت و کریاگی تۆ زووتر خۆت خەوەرە نییە بەشە نەدریاگە متوەجێ بووی وەختی هەر کامتان وتان نەوڕۆڵی بوون یعنی چی کەسێ ناتوانێ میراسە مشتەرک بفرۆشێتەوە ئەو جاری یەکێتی 5 ملیۆن دلار نادا و 30,000 نەفەر بکڕێ یەکێتی مەجبور ئەوێ 1 ملیارد دلار بدات 1 ملیارد دلار ناتوانێ بیدات خۆتان هەرزان فرۆش مەکەن ئەمەی کەوتم پێتان ئەوە سەکە من ئێژم من خەڵک متعەین ئەەکەم ئەمەی ئیستە من وتم پێتان لە هەرچی چەکە ئەتۆمی و نەوەویە قەویتر بوو ئیستا حکوومەتە حەرێم ئەوە وا لەسەر هەشۆکە
کافیە 4 نەفەری تر لە عەشیرەتە میکایلی و فڵان و بیسان ئیستە سەرۆک عەشیرە بگرن. نە شەڕە موسەلەحانەی گەرەکە و نە گەڵدەڵپڕەکانە زرێڤانی گەرەکە و وای پێتێتە لە پڕێکا تۆ وێنی تۆ ملیۆن کەسی ئەوان 100,000 نەفەر گەڵدەڵپڕنە تێ هەڵدریاگت ترسیاگن گشتی جێی تێڵێ دەرەچێت. تێگەیشتی کاکەگیان ئەی بۆ ڕێگەکەت بۆ سەختەوە ئەکەنەوە لەبەرەوەی تۆ ئێرادەی ئەم شتەی وا من وتم نەکەی. تۆ بەچی گیریاگی بە ئەقلیەتە بیر نەکردگە هەڵسوکەوتە خزمایەتی. ئێمە خزمە یەکترین. چۆن ئێمە خزمە یەکترین؟ تۆ چۆن ئامۆزای منی ملە 7 پوتنایی وەڕێ خوێڕی شەوە گەعدەیە سوورت هەز 50 ژنە هاوردگە من وەختە دڵم دەربێ ئەژێ لە سلێمانی بەولاوە قانونێ دەرکراوە ئەمری شێخ لەتیف وایە شیروایی هەڵگیراوە دەوڵەمەنە وەکو تۆ 100 دیناری وەژنێ داوە بەختێکی وەکو من بۆ یار جەرگی سوتاوە. مەسعود بارزانی تۆ چۆن فکرە ئەەکەی کوردبازی بفرۆشیتەوە و ئێمە ملیارد دۆلار ئەەکەیتە گیرفانە منە پەیمانە حەیدەری لە کرماشانە دانیشم و دیار تۆ چەپڵە لێ دەمێژم مەسەفرە زلە بەشە من نەدەی. ئەتوانی بڕۆی لەسەرە چمکە کورد بوێسی من بفرۆشی بە ئێران و بە عێراق و بە ئامریکا و بە یەهودی ملە خۆت بێتە پوت و لوسکەڵەکانە دەوروبەرە هەڵخەنەوە داخەنەوە لەسەر و دانیشی مەخکەی و بێژی بەڕاستی کورد و من دا بپڵۆسێم بەژێرە دەست تۆ و دەوڵەتە ئێرانیە. بعد تۆ فکرکەی من ئەوە نەکەرم ئێژم ئەو کاکە مەسعود تۆ پرف پیاە گەورەیەکی تۆ ئەگە کەر نەوایتە ئەهاتی ئەم خەڵکتە گشتی چەورە کرد تا هەڵە نەتەکێنێ لە جێگە کاورای چنووکە داهاتی هەڵیت بوو هایتە ئێوە ڕەحبەر نیەن سیاسەتیش نازانن سەرۆک عەشیرەتیش نیەن باوکیش نەوگن مشتێ فاسدن ڕێگەی خستنە ئێوە فرە ئاسانە. ئەها من سەوارە بە ئەم فەزا کە خەڵکەکە ئیلتهاباتی هەز فێرە شۆڕشیانەکەم تەقەی فیشەکی نەگەرەک ئەوە قسەی ئەحمەقانە زەوە تۆ گەرەکتە خەڵکەکە بۆی خەساری پێ بدەی بێ ئەوەی بگا بە ئەو جێگە کە ئێشێ بگا لە ئاخێزنامەیەژێ حتمەن ئینسان بە دەرکە بە پێگەی واقعی خۆی هەڵ ئەچێ و یاخی ئەبێت. ئەمە پێگەی واقعیەوە من پێم گەیاند پێویستی نەکرد فیشەک بتەقێنی. فیشەک لە ئاخرەوە وەختی هێز هاتە دەرەوە گشتی تۆ خۆت ئەتوێی تۆ ئەچیت چون ئەگەر دەستکەی تۆ 2000 کەس بکوژی جمگەت ئەکا هێزە گەل جمگە ئەم نەسوورەکەتان وا لە بیرە ژنەکانە سلێمانیتان وا لە بیراوە وە کرواسی کوردی هاتووە دەر 75 وە دەسەوە بلۆک ئەیاندا سەر ئەم نەسوورەکان واتان پێکەن وەختی هێزە گەل حرەکەتەکە هێزە گەل حرەکەتدان ڕۆڵەی گەرەکە ڕەجولە سیاسی گەرەکە حرەکەتی با ئەو وەحمە دەسەڵاتە بشکێنێ ئەو تۆڕە جاڵۆکەوە ئەم خەڵکەی بەستگە خەساندگیسی وازی کات سەوارە بەرفەزای ئیلتهاب من خەڵک متعەینەکەم حاڵیت بوو. ئەمە دەرسە ئەوەڵ بوو تا تێبگەن. پس بسیار ڕاحەت فرە ڕاحەت ئەتوانی دەوڵەتە ئێرانیە هیچ و پوچ بخەی وا دووچارە مەرگە ئیدئۆلۆژیک بووگە ئێستەگەرەکێسی بە ساختارە بوروکراتیک و حلە تایف الحیەل و چرت و پرت و ئەمانە تۆ باتە دواوە ئێژێ تا لە تاران نەقۆمێ لە سنە ناقۆمێ ڕۆڵە ئەگەر لە سنە خەڵک بزانێت چۆن لەگەڵە توا بوێسێت تۆ لە تارانە خۆت ناگریتەوە ئەوە لە سنە خەڵک تەکانی نەخوارگە هێشتا متعەین نەوگە بێڵە با متعەینی کەین دا بزانم خۆت لە تاران ئەگریتۆ ئەها بە مەحزە ئەوەی کە ئتفاقەکەی شنۆ کەوت من هاتم معنام کردو قسەم کرد لەسەری و تئۆریزەم کرد تۆ فەورەن ترسیای شنۆ کپۆ کردو من وتم ئێشێ شنۆ بێتۆ پاندەمی تۆ فەورەن کپۆ کردو متوەجێ بوویت تەکە کیا تەرەفی ئێمە گەل
بە سوورەتت ئاگاهی نەنا خوداگاهە خۆمانە هەنێ ڕەفتارەکەین بەڵام ناتوانین بێرینیە سەر زوان کورد هەموو ژیانی ئینسانە سەروەر یاغی تاغی بووگە تەک تەکە ئێوە وا هەڵس و کەوتەکەن بۆ یەگەش کەسێ لێتان نەترسێ وەنێ ناتوانن بێرنیە سەر زوانتان ئەوە زۆر دروستە لە دنیا واسە یەک نەفەر پەیا ئەوێ توانێم کارە بکە ئێژێ کوردبوون چییە تعریفێک تۆ کوردبوون ژیانەکەی ئەمەی کە ئیستاهەی کورد نییە گۆڕیکتیان لە پڕێکا لە جێگەیەکە کوردبوونەکە تەقێتۆ دووبارە بۆیە تۆ حەلەوگیرە لە ناوە نەزمە جەهانیە بۆیە دەوڵەتە ئێرانی زیقی کردگە تێۆریزەیە ناسیۆنالیزمە ئێرانی بکات ئەمانە ئەمێنێتۆ لە سلسلە دیبەیتگە لە ئاخێزە کوردانە بەرەو متعەین خەڵکە ئاخێزیە کوردان ئەڕۆین لە کڵاب هاوسیشە بە سوورەتە مەبسوود ئەمڕۆ نەقدە جەوادە تەباتەبایی دەوڵەتە ئێرانی ئەەکەمەوە لای ئێوە خۆش